کەرکووک شاڵۆزەکەی نێوان هەرێمی کوردستان و بەغدایە. بە درێژایی 17 ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق کەم تەرخەم بووە لە سەرسەری کێشەی کەرکووک. ئێستاش لە بەغدا هەوڵێکەیە مادەی 140 هەموار بکرێتەوە. لە کاتێکدا و مادەیە نەخشە ڕێگای چارەسەری زۆربەی کێشەکانی کەرکووکە. دەستوورەکەمان باشترین دەستورە، بەس تەطبیق و تەنفیز نییە لەسەری. لە تەطبیق لە تەنفیز ئیشکالمان هەیە، وە لە دەستورمان زۆر باشە ئەگەر تەنفیز ئەیکران. مثلا پەرلەمانی عێراق لە دەستور کام نقطە مەسلحەتی خۆیەتی شەو و ڕۆژ ئیشەکە حتا ئەو فقرەیە تەنفیز بکات. مادەی 140 عمود الفقري لە مادەی 140 گەڕانی يعني تطبيع الأوضاع چیە؟ پێش تەغییرکردنی حزبی بەعس لەو مناطقە چۆن بوو بگەڕێنەوە بۆ ئەوە کە ئەگەڕێنەوە بۆ ئەوە. ئێستا لە کەرکووک 1,200,000 دۆنم زەوی هین تورکمان و کوردە. صدام بە یەک توقيع إلغاء کرد. حقيقة الدستور العراقي عندما وضع بشكل توافقي بالأساس. لڕاستیدا دەستوری عێراق لە سەرەتاوە بە شێوەی تەوافق نووسراوەتەوە. دەستورەکە و لایەنانە نووسیویانە کە ئەمڕۆ لە گۆڕەپانەکەدان. هیچ پێکهاتەیەک ناڵێت من دژی هەموارکردنەوەی دەستورم، بەڵام پێویستە بۆ دەستکاری هەر مادەیەک خوێندنەوەی ورد بکرێت. هەندێ مادە ئەگەر دەستکاری بکرێت کاریگەری نەرێنی لە سەردۆخی کەرکووک جێدەهێڵێت، بە تایبەت مادەی 140. دەخوازین بەڕێوەبەردەستانی عێراق بەر لەوەی هەمواری ئەو مادەیە کێشەی لێ بکەوێتەوە بگەڕێنەوە بۆ بنەمای لێک تێگەیشتن لە نێوان پێکاتەکانی کەرکووک، چونکە شارەکە کێشەی زیاتر هەڵناگرێت. العراق ئێستا لە بارودۆخێکی ئابووری خراپە ئەڕوا و لە بارودۆخێکی سیاسی و ئەمنی خراپی شایە و کە ئێستا جومنزۆڵی داعش لە زۆربەی ناوچەکانی عێراقا لە کەوتۆتە جومنزۆڵ و ئەوەی کە بەدیشەکەین هەندێک مواد هەیە کە ئەسڵا لە خۆی خلافاتی سیاسی لەسەر بۆ لە ناوچەکانە بە تایبەتی ناوچە جێناکۆکان کە بە مادەی 140 خۆی ئەبینێتەوە. ئەوەی کە ئێستا دەستی بۆ ئەبرێ و بۆ ئەوەی بەشێکیان داوای هەلابردنی ئەەکە و بەشێکیانی داوای هەموارکردنەوەکەن هەموارکردنەوەکەش بە شێوازێکە کە لە ئەسڵی مادەکە خۆی لا ئەدا کە ئەمە بۆ خۆی تر کێشە دروستەکە بۆ کەرکووک. ئەم حکوومەتە حکوومەتی عێراقی کە ئێستا ئەم لەژنەی دروست کردووە ئەبێ ڕەچاوی ئەو خاڵە بکات. کەرکووک هێڵێکی سوورە و بۆ ناوچەکە کێشەیەکی ململانێکی گەورەیە نەک بەس تەنها بۆ عێراق، هەر بۆ ناوچەکە خۆشی. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت وەلانانی مادەی 140 دەستور کێشە و ململانی نێوان پێکاتەکانی کەرکووک زاختر دەکات. ئێمە ئومێد دەکەین پەرلەمانتارەکان کار لەسەر ئەوە بکەن کە ڕێگە نەدرێت دەست ببرێ بۆ مادەی 140 و مادەی 140 هەموار نەکرێتەوە، چونکە ئێمە پێشترش وتومانە دەستور هەموو عێراقیەکان تیای بەشدار بوون لە نووسینەوەی بە تایبەتی مادەی 140 کە پێشتر مادەیەک بۆ بەناوی مادەی 58 ئەمە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکە ئەگەر ئەمە دەستی بۆ ببرێ و تێک بچێ پێم وایە شیرازەی عێراق، شیرازەی پێکاتەکان، شیرازەی پێکەوە ژیان ئاشتەوای هەموو ئەمانە بێتە حبری سەر کاغەز و هیچ مانایەکی نامێنێ و هیچ واتایەکی نامێنێ. بۆیە تاکید لەواکەینەوە کە لە دەستبردن بۆ مادەی 140 یاخود هەموارکردنەوەی دەستور کارەساتی گەورەی لێکەوێتەوە. خواست و ویست و داواکاری پێکاتەکانی کەرکووکە بە ناوی هەموارکردنەوە مادەی 140 پراوێز نەخرێت، چونکە وەلانانی ئەو مادە دەستوریە کێشەی ناوچە جێناکۆکان گەورەتر و زەقتر دەکاتەوە. مەرغەریب، کورسات نیوز، کەرکووک.